کچەکەم فەرموو مامۆستا پرسیارێکم هەبوو. فەرموو. مامۆستا من لەگەڵ کوڕێکا پەیوەندیم هەیە و شەوانە شەو نوێژەکەم و دوعاکەم، ئایا خی گەورە دوعاکەم قبوڵەکە بۆی بە یەک بگەین؟ ئای تۆ بۆ شەو نوێژەکەی بەو کوڕە بگەیت؟ یەکەم جار بۆی خی گەورە دوعاکانم قبوڵ بکات و دوایەوەش بۆ ئەوی بە یەک بگەین. تۆ لەبەر ئەوە شەو نوێژەکەی خوا لێت خۆش بێ یا بگەی بۆ کوڕە؟ ڕاستیەکەی پێ بڵێ. بێگومان بە شەونەش لەخوا نزیکە بیتەوە، بەو شێوەیەش خی گەورە دوعاکەت قبوڵەکات. بەس ئەوەم پێ بڵێ نیەتت ئەوەیە هەڵەسی بۆی خی گەورە ڕەحمت لێ بکات بۆ کوڕە بگەیان ڕەحمت لێ بکات لە قیامەتا لێت خۆش بێت. وەڵاهی بۆ هەردووکی مامۆستا. کامەیان زاڵترە؟